ماوەی زیاتر لە 3 ساڵە سەرکردایەتی سیاسی کوردستان بە تایبەتی پارتی و یەکێتی بەرامبەر کێشە و گرفتەکانی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانی دیکە جگە لە دەرکردنی بەیاننامە هیچ هەڵوێستێکی جددی دیکەیان نەبووە لە مەڕ چارەسەری کێشەکانی ئەو ناوچانە. هێز و لایەنە سیاسیەکانی کەرکووک پێیان وایە یەکێتی و پارتی هیچ کات نەیانتوانیوە ئاساییکردنەوەی کەرکووک و یەکلاییکردنەوەی کێشەکان بە مەرج بەسەر بەغداد دابنێن بۆ ڕێکەوتنی سیاسی. خۆی ئێمە هەمیشە هەر جەختمان کردوتەوە داکوشیمان لەسەرەوە کردووە کاتێک کە باڵێن حکوومەتێک تەشکیل دەبێ پێشوەخت ئەمان خەمی کەرکووکی تیابخۆن و وەکو فرسەتێک کە بە فرسەتی بزانن باسی بارودۆخی کەرکووک پێشوەختە بکەن و بە پاکێتێ بیدەنە بەغا بەڵام بەداخەوە تا ئێستا تەڵان 3 جار کەوە چوەتە بەغا تەنها باسی موچە و ئەوەیان کردووە پارە و موچەیان کردووە و زۆر بە ڕاشکاوی هەردووشیان ئێستا لە خەمی ئەوەنکەوە ئەمیان فلان کەس بکاتەوە زیر و ئەویان فلان کەس بکاتەوە زیر تا ئێستا پرۆژەی ئەمان ئەمەیە. ئێمە هیوادارین کە ئەوان و هەموو هێزولایەنە سیاسیەکانی تر بەجددی بێنە دەنگ کەرکووکەوە چکە کەرکووک بەڕاستی لەوە زیاتر هەڵناگرێت. دیارە خراپی بارودۆخی ئەمڕۆی کەرکووک لە ڕووی ئەمنی، لە ڕووی ئابووری، لە ڕووی پێگە و دەسەڵاتی کورد لە ناو شارەکە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی هیچ کاتێ کەرکووک ئەولەویەت نەبوو لای خاوەن بڕیاری سیاسی لە کوردستانە و لە هەر کاتێکش کاتی خاوەن بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستانە چۆتە بەغدا بۆ گفتوگۆ کاتێکە دوو بژاردە لە بەردەسیە بووە، بژاردەیەکیان خسۆتە بەردەسی پلە و پۆست و ئیمتیاز و پارە. کاتێککە ئەم ئیمتیازەی بینیوە پشتی کردوتە داخوازی ڕاستەقینەکە و پرسە گرنگەکەی کەرکووک و خەڵکی کەرکووک. ئێستا کە حکوومەتی نوێی عێراق بە سەرۆکاتی مستەفا کازمی پێگاتوە و کورد لە پەرلەمانی عێراق بەڵەی بۆ کابینەکەی کرد بەڵام بێ ڕێکەوتن و مەرجی پێشوەخت کورد جارێکی دیکە نەیتوانی دۆخی کەرکووک ئاسایی بکاتەوە. بەرپرسێکی یەکێتی دەڵێت ئەم سەرکردایەتی ئێستای کورد لە ئاست چارەسەری کێشەکانی ئەو ناوچانە لاوازە. لە حقیقەتە ئەم سەرکردایەتی سیاسی کوردی کە ئێستا هەیە لە ئاستی داخوازیەکان تۆمەحی خەڵکی کوردستانی و لە ئاستی ئەم کەیسانی کە ئێستا کورد هەیەی بەرامبەر بە حکوومەتی عێراقی لەوە ئاستایانیە بەڕاستی چونکە هەموو پێشاتەکانی کە ئەو ڕووداوانی کە ڕوویداوە ئەم ڕاستیەمان پێ ئەڵێ کە ئەمان ناتوانن چارەسەری دۆخی ئەم واقعی کە سەپێنراوە بەسەر کەرکووک و منتیقی جێنەکۆەکە ئەمان بتوان چارەسەریشی باشی بەدەستنەوە. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دۆخی کەرکووک نائاسایی ڕۆژانە دەست درێژی دەکرێتە سەرماڵ و هاوڵاتیانی کورد لە هەندێک ناوچەی سنووری کەرکووک و خانەقین. بەڵام ئەم دوو هێزەی کوردستان بێ گوێدانە بەرپرسیارەتی و چارەسەری دۆخەکە خەریکی ڕێکەوتن و سەودای سیاسی و ئابوورین لەگەڵ بەغداد و هەوڵەکانیان بۆ بەدەستێنانی داهاتی نەوت و وەرگرتنی پۆست و پلەپایەیە نەک چارەسەری کێشەی کەرکووک و دانیشتوانە کوردەکەی.